وەزارەتی پەروەردە بۆ جاری چوارەم لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ گرتبوونەوە خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەتوانین بڵین خۆپیشاندانەکەی ئەمڕۆ جیاواز لە خۆپیشاندانەکانی تر بە نمایشی شانۆیی تەعبیر لە خەموو لە ئازارەکانی مامۆستایان کرا و بەشێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانی سنووری پەروەردەی چەمچەماڵ باسییان لەوە کرد کە مەترسی ئەوە ئەگرێت کە ئەم ساڵی خوێندە ئەژمار نەکرێت وە بفەوتێت و تاکە خەتابار با بڵین ئەوەی کە خەتابارە لە فەوتانی خوێندنی ئەم ساڵی خوێندکارانی قوتابیان تەنها حکوومەت و دەسەڵاتە بەو پێی وەڵامی داواکاری ڕەواکانی مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە نادەنەوە. بەڵێ جەلال جگەل لە مامۆستایان ینی فەرمانبەرانی دام و دەستگاکانی تری حکوومەت بەشداری لەم خۆپیشاندان و ناڕەزایەتیە کردبوو لە چەمچەماڵ؟ جگەل لە مامۆستایانی وەزارەتی پەروەردە فەرمانبەرانی دام و دەستگاکانی تری حکوومەت لە چەمچەماڵ بەشداریان کردبوو؟ لەم ڕۆیانە خێر مامۆستا سالار، بەڵام هەم فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە یاخۆ بڵێن بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵ هەم مامۆستایانی ناو سەنتەری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی تەجێ و ئاغجەلەر و شۆڕش بەشدار بوون لەم گردبوونەوانە و بەڵێنیاندا هەموو ڕۆژانی یەکشەممەیە کاتژمێر ڕۆ ئەم جۆرە گردبوونەوە خۆپیشاندانە بەردەوام بن تاکو لایەنە پەیوەندیدارەکان یاخۆ بڵین وەزارەتی پەروەردە داواکاری ڕەوای مامۆستایان و فەرمانبەران جێبەجێ دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال حوسێن لە چەمچەماڵەوە لەگەڵم بووی. سپاس بۆ زانیاریەکانت.